لە کەرکووک چەندین پۆستی حکومی بە وەکالەت بەڕێوە دەبرێت و لە جیاتی کورد بە کەسانی تورکمان و عەرەب پڕکراونەتەوە. بڕیار بوو لە کۆتایی مانگی حوزەیرانی ساڵی 2019 سەرجەمە و پۆستانە یەکلایی بکرایەتەوە کە ژمارەیان 2000 پۆستە لە عێراق، بەڵام تاکو ئێستا و پۆستانە یەکلایی نەبوونەتەوە بە وەکالەت بەڕێوە دەبرێن. سەبی وەکالەتەکان تەبان لە هەموو عێراقایە، تەنیا لە کەرکووک نییە و ساڵانێکی زۆرە ئەم وەکالەتانە هەر زیادەکە. لە ساڵی 2019 وایە لە 36 2019 پەرلەمان بڕیارێکی دەرکردە وایە هیچ پۆستێکی وەکالەت درایە. حکوومەتی عێراقی کاتی خۆی ئەو کاتی کە عادل عەبدولمەهدی سەرۆکی حکوومەت بوو جێبەجێ نەکرا، یعنی ئەمە زیاتر پەیوەندی بە سراعی سیاسی ناو عێراقەوە هەیە. ئەو پۆستانە پۆستێکی زۆرن، هەر لە ئەتوانم بڵێم لە مدیرەوە هەتا کۆمدیر ئام و جێگروەزیر و پارێزگارەکان بەگشتی زۆربیان وەکالەتن. هەروەها لە کاتی حکوومەتەکەی کازمیش بە هەمان شێوە هەوڵ درراوە تاکو مدیر ئام دەسەڵاتی سەرۆک وەزیرانە، بەڵام جێگر وەزیر و سەرۆکی دەستەکان و پارێزگاکان ئەوە دەبێت لە پەرلەمانەوە بڕیاری لەسەر بدرێ، بەڵام تا ئێستا جێبەجێ نەکراوە. وەکو باسم کردەوە زیاتر پەیوەندی بە سراعی سیاسیەوە هەیە. پۆستی پارێزگار و قایمقام و تەندروستی و بەرهێنان و کشتتوکاڵی کەرکووک کە پشکی کوردن ئێستا بە وەکالەت بەڕێوە دەبرێن و یەکلایی نەکراونەتەوە. ئەمەش لە کاتێکدایە پارێزگاری بە وەکالەتی کەرکووک 2 خولە بۆ پەرلەمانی عێراق یەکێکە لە کاندیدە دەرچووەکان، بەڵام تاکو ئێستا لەو پۆستەی خۆی ماوەتەوە. زۆربەی پۆستە ئیدارەکانە لە پۆستی یەکەمی کەرکووکەوە پارێزگاری کەرکووکە بە وەکالەت بەڕێوە ئەبرێ. ئەمە لە ڕووی یاساییەوە کاریگەری هەیە لە شێوازی مامەڵەکردنەکە یاسایی لەگەڵ بابەتە ئیداریەکانە، لەگەڵ پێشکەشکردنی خزمەتگوزارەکانە، چونکە کۆمەڵە سەڵاحیات هەیە. کەسی ئەسیل کە خاوەن پۆستەکە ئەتوانێت بەکاری بێنێ، وەکی ناتوانێت بەکاری بێنێ، یاخو کۆمەڵە لە لێپێچینەوەی یاساییشە هەر کاریگەری هەیە بۆ ئەو کەسەی کە بە وەکالەت بێ بیکات بۆ کەسێکی کە ئەسیل بێ. ئەمانە وای کردووە کە ئەگەر بە دیقە بدەین لە کەرکووکە پۆستە ئیدارەکان و خزمەتگوزارەکانی زۆر بەرەو لاوەستر ئەڕوات. بەهۆی ناکۆکی نێوان پارتی و یەکێتی لە دوای ڕووداوەکانی ئۆکتۆبەری 2017 کورد نەیتوانی پێش هەڵوەشانەوەی ئەنجومەنی پارێزگاکان ئەو پۆستانەی کە لە دەستی داوە وەریان بگرێتەوە. هەر بۆیە بەڕێوەبردننی ئەو پۆستانە بە وەکالەت لەلایەن عەرەب و تورکمانەکانەوە وای کردووە وەرگرتنەوەیان بۆ کوردواکارێکی ئاسان نەبێت و لە نێوان پێکاتەکان بەبێ گرفت یەکلایی ناکرێتەوە. چیانوری کەناڵی پەیام، کەرکووک.